دیموکراتی کوردستان لە شاری هەولێر کۆتایی هات ئێستا کۆنگری ڕۆژنامەوانیان با پێکەوە ببینێ. کۆبوونەوەی دووقۆڵی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە مستەوایکی بەرز لێرەدا ئەنجام درا بۆ تاوتوێکردنی ئەو بابەتانەی کە گرنگ بوو هەم لە لای هەردووکلا و هەم ئەم ڕووداوانەی کە لەم دوایەدا ڕوویداوە. کۆبوونەوەکانمان لەمە دووە بەردەوام دەبێت دووقۆڵی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناوی دۆزینەوەی ڕێگا چارەسەر بۆ کۆمەڵێک ئەو کێشانەی کە هاتوونەتە پێش و ئومێد دەکەین بە هەردوو گولامان ڕێگا چارەسەری گونجاو بدۆزینەوە کە هەم خەڵکی کوردستان پێی نیگەران نەبێت و ڕازی بێت هەم توانی بێتمان کە ئەو کێشانەی هەیە چارەسەری بکەین. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام لە پێشدا لەسەر پرۆسەی سیاسی کۆبوونەوە و هاوفکری پێویستمان بەیەکەوە هەبوو. ماوەیەکە احتیمالە لەبەر ئەم کێشانە هەندێک کۆبوونەوەکانمان دوا کەوتبێت کە بڕیارماندا لە مەودوو ئەم کۆبوونەوانە سەر لە نوێ دەست پێ بکەینەوە دووبارە کۆبوونەوەی دووقۆڵی ئەنجام بدەین. ئێوارەتان باش، زۆر سپاس بۆ گواستنەوەی هەموو بابەتەکان. لە ڕاستیدا ئێمە پاش ئەو ڕووداوانەی لە قەڵاتزێ و کەلار و هەڵەبجەی تازە و ناوچ سلێمانی کە بەداخەوە لە ڕێوشوێنی خۆپیشاندانی بەدەنی دەرچوو هەندێک تویژی بەخۆی ببینی و ئێمە سەرخۆشی لە ئەو کەسوکاری ئەو کەسان دەکەین کە لە ئەنجامی ئەو خۆپیشاندان و تویژیانە گیانیان لەدەستدا شەهید بوون و هەروەها داوای لێبوردن لە کۆمەڵانی خەڵکی ئەو ناوچانش دەکەین کە زەرمەند بوون یا ئەزیێتیان کێشار. لە ڕاستیدا ئەم ڕووداوانە شتی نەخوازراو بوون، شتی نەخوازراون بە شێوەیە کە ئێمە لە سیستێمێکی پەرلەمانی وەکو ئێستا ئێمە هەمانە بە ئومێدی ئەوەی کە بتوانین لە ڕێگای دیالۆگ، لە ڕێگای دانیشتن و لە ڕێگای گفتوگۆ با درێژە شێشی کێشەکانمان چارەسەر بکەین. هەرێمی کوردستان ڕاستە قەیرانی تێدایە، قەیرانی ئابووریمان هەیە، قەیرانی داراییمان هەیە، قەیرانی یاساییمان هەیە، قەیرانی ئەمنیمان هەیە و ئەو قەیرانانەی کە هەر سەبەبی ئەوەی کە موچەی هاوڵاتیان مافی پیشەییان وەکو مامۆستا وەکو فەرمانبەر چەند مانجێک دوا بکەوی جێگای داخە، بەڵام هەندێک لەو قەیران و ئاستەنگیانەی دارایی لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمە، بەڵام لەگەڵ ئەوەش حکوومەتی هەرێم بەرپرسیارە بەرامبەر بە چارەسەرکردنی کێشەکانیان و ئەوانیش مافی خۆیانە ڕێزیانێ دەگرین کە خۆ پیشاندانی هێمنانە و بە شێوەیەکی مەدەنی داخوازیەکانی خۆیان دەگەێنن. بەڵام دەرچوون لەو نەریتە، دەرچوون لە یاسای ئەوەی کە یاسا تعریفی کردووەی خۆپیشاندان و دەستدرێژی بۆ سەر متەلەکاتی مەدەنی کارێکی خراپە کە ئەوەی لێکەوتووە و ئێمە بۆ ڕاگررتنی ئەو بارودۆخە عادەتەن ئەگەشتەی چوار ڕوودا وەزاری ئینسان نەزیف ڕادەگرێت، خوێن ڕێژی ڕادەگرێت، دوایە دەست بە معالەجە دەکات. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سیلسلەیە کۆبوونەوەمان کرد لەگەڵ هەموو لەگەڵ برادرانی گۆڕا لە سلێمانی کردمان، لەگەڵ برادرانی یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی. ئەمڕۆ لێرە کۆبوونەوە و کۆبوونەوەی ئێستاش لەگەڵ لایەنی پارتی دیموکراتی کوردستان لە حەقیقەتدا موقعی پارتی دیموکراتی کوردستان و موقعی یەکێتی نیشتیمانی کوردستان جودایە لە لایەنەکانی تر، چونکە ئێمە بەیەکەوە لە جەبهەکانیش پێشمەرگەی هاوبەشمان هەیە و پارێزگاری لە هەرێمی کوردستانی عێراق لە ئەستۆی ئەم دوولایەنەدایە بە دەرەجەی ئەساس بۆیە مەجالی دوورکەوتنەوە لێک و مەجالی کەم کۆبوونەوە نییە و دەبێت بەردەوام ئاگامان لێک بی و ئەوڕۆ کۆبوونەوەی یەکەمە بۆ بیرکردنەوە لە پاش قەیرانەکان بۆ بیرکردنەوە لە شێوەی چارەسەری ئەو کێشانێک کە هەیە ئەکید لەگەڵ لەلایەنەکان کرد ڕاوتەکبیر وەردەگیرێ، بەڵام بە دەرەجەی ئەساس ئێمە دەبێت کارێکی ئەو تۆ بکەین کە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەلای کەمی نەکەونە دڵە ڕاوچەی ئەوەی کە ئەم کوردستانە ئەم تەجروبە سەرکەوتووە ئەم سومعەیە کە هەرێمی کوردستان لە دنیا
هەیەی لەسەر ڕۆژێکە هەمووی لە دەست بدەین بەڵکو دەبی پارێزگاری لە پشتیوانی دۆستەکانمان بکەین لە سمعی هەرێمی کوردستان بکەین و لە دەستکەوتی خوێنی شەهیدان بکەین ئەو دەوام دەین. توضيح باللغة العربية. نعم، بعد الأحداث في قلعة دزة وفي المدن الأخرى مع الأسف كان غير متوقع أن تتطور هذه الأحداث إلى هذه النتيجة وتعطي هذه النتيجة. نحن اليوم بعد سلسلة من اللقاء الأول مع الأخوة من الحزب الديمقراطي الكردستاني المكتب السياسي باتجاه وقف النزيف وبعد النزيف الإسعافات لمعالجة هذه المشاكل، وسوف نجتمع في الأيام القادمة أيضا حول الحصول أو البعث عن ولا برزانوي كديبينين كونغري روجنامواني